خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لە مەیدانی تەحریری بەغدای پایتەختی عێراقەوە لەگەڵتانی ئەمانەوێت تاوتوێی هەندێک ململانەی سیاسی نێوانی زولانە سیاسی کوردستانیەکان بکەین. ئەمڕۆ یادی دەرەنجامی ڕیفراندۆم ڕاگەیاندنەکانی پارتی دموکراتی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستانیان بە خیانەتکردن تۆمەتبارەکە. یەکێتیەکانیش باسییان لەوە کرد کە ئێمە خوێنێکی زۆرمان بەخشی، بەڵام بابەتەکە نابەرامبەر لەگەڵەوەشدا ساڵێک و چەند ڕۆژە ململایەکی تون لەسەر پۆستە باڵاکانی بەغدا و عێراقە. ئایا ئەو جەدەل و ململانەیە لە سوودی کێیە؟ ڕاستتر بڵێن کێ خیانەتی کردووە؟ بۆچی ناوچە جێناکۆکەکان ئەوانەیان بەسەر هات؟ لەبری ئەوە پاکێجێکی نیشتیمانی و کوردستانی بۆ بەغدا و بۆ کۆی عێراق باشتر نییە؟ من لێرە لەگەڵ دوو میوان گفتوگۆکەم. بەڕێز هیوا عەبدوڵڵا ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێزیان لە کەرکووکەوە لەگەڵمانە و بەڕێز شیرین یونس ئەندامی پەرلەمانی کوردستان لە هەولێرەوە لەگەڵمانە. سوپاس بۆ هەردوو میوانی ئازیزم. کاکیوا سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێکەم، ئێوە بۆ خیانەتتان کرد؟ بۆچی ئەمڕۆ چی سۆشیال میدیا و مێدیاکانیان لە ئێوە پڕ کرد بوو کە ئێوە خیانەتتان کردووە؟ بۆ کاکیوە سڵاو لێبێ. ئەمڕۆ مێدیاکان و سۆشال میدیان لە ئێوە پڕ کرد کە ئێوە لە کەرکووک خیانەتان کردووە. بۆچی خیانەتان کرد؟ بۆچی ئەم دۆخە دروست بوو کە ئێستا بەرگێکی خیانەت هەموو ساڵێک لەم ڕۆژەیە بکرێتە بەریەوە؟ کاکیوە باشە. بەڵێ بەڵێ بەڵێ. سڵاو بۆ کورسات و بۆ بینەرانی کورسات. من ئەمڕۆ لەم ڕۆژەدا پێش هەموو شتێک سەری ڕێز و نەوازش بۆ هەموو شەهیدانی کوردستان دانوێنم بە تایبەت بەو شەهیدانەی کەوا پێ ساڵ لەمەوبەر لەم ڕۆژەیە گیانی خۆیان بەخت کرد لە پارێزگاریکردن لە سنووری کەرکووک، وارووا توانم بڵێم لە سنووری هەموو ناوچە جێناکۆکەکان. بەداخەوە مێت بەکرد ئەمڕۆکە سەرکردایەتی سیاسی کورد بە تایبەت برادرانی پارتی و ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لەبەرەوەی بڕۆیشتی نایە ماڵی شەهیدەکانمان بەسەر بکردایەتەوە و دڵنەوەی خەڵکی کوردستانمان بکردایەتەوە و بە ئەنگدێتی گەشتر هەنگاومان بنایە. داخەوە ئەمڕۆ لێرە و لەوێ میدیاکانی هەردوو لا توانم بڵێم بە ناڕەوا ئەم هێرشکردنە بە تایبەت میدیاکاران و برادرانی پارتی دموکراتی کوردستانە و هێرشە ناڕەوایانە بکرێتە سەرەوەی کە ئێمە لێرە ئەمڕۆ خیانەت کراوە یان بە شێوەیەک ئەو وەزعانە ڕووی داوە. ئەگەر بگەڕێنەوە بۆ خیانەت و خیانەتکاریە تا ئێستا من ئەتوانم بڵێم تەنها مێژوو و میلەتەکەمان ئەتوانێت ئەو لایەنانە دەستنیشان بکات کە چێ لە ڕۆژەکانی خەباتی ڕزگاری نیشتیمانی نەتەوایەتیە خیانەتی کردووە و چێ بەرەنگاری کردووە. ئەمە قەناعەتمان وایە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لەم مەهاتەراتانە دەرچینە دەرەوە و بێین بە عەقڵی مەنتیق و بە پێی سەردەم بیر بکەینەوە بۆ ئەوەی هەوڵ بدەین چارەسەری دۆزی کێشەکانی کورد بکەین
لە تێکڕای ڕۆژهەڵاتی ناوەڕاستوە چجا ئەوەی کەلەوە لە باشووری کوردستانی لە هەرێمی کوردستان کە ئێمە بە پێی واقع دەستورێکمان هەیە لە عێراق کە بەداخەوە ئەمڕۆی بینین هەموو هێزە سیاسیەکان و لە پێشی هەمووانیشەوە برادرانی پارتی دیموکراتی کوردستان ململانەیەکی سەرسەخت دەکەن لەسەر پۆستەکانی بەغا کەچی لێرە لە کەرکووک لەم یادەیە دێن باسی داگیرکاریەکەن و چەند گەنجێک هانە دەن بڕۆن لە قەت دیوارەکانە پۆستەر بنووسنەوەگەوەی خەباتێکی نهێنی بکرێت ئەو لایەنە لە بیرەکەنەوە کابین نەمڕۆکە بەرپرسەکانیان کە لە بەغان لێرە نووسنگیان هەیە بۆ نمونە جێگیری سەرۆکی پەرلەمانی عێراق لێرە نووسنگی هەیە و ئیشەکات من نازانم لە شارێکی داگیرکراوە خەڵک بۆچی ئەتوانێت چۆن شوێنی کاری حزبایەتی ئۆرگانی خۆی بکات دەگەر ئەو شارە داگیرکراوە هەروەها لە گەڵ دەستوری عێراقا ئەم شتانە یەک ناگرێتەوە ئێمە لە ساڵی ڕابردووە کە ململانە سیاسەکان تەنێک تون بۆتەوە لە هەرێم و لە عێراقیشا زیاتر ئەوە بووە ململانە لەسەر سەرۆ کۆمار بووە کە چه حزبێک بەدەستی دێنیان بەدەستی نایێنێ بەداخەوە ئەوەشە وایە بۆ ئومێدی خەڵکی ناوچە جەناکۆکەکان و لە ناو هەمووشیانە کەرکووک دەبوایە خەڵک ئومێدی ئەوە بوو کادەی سیاسی کورد لە پێش هەموو لایەکەوە لە پێش هەموو لایەنە سیاسەکانی ترە عێراقا هەنگاوی بنایە بە یەکدەنگی بە یەکریزی بچوایەتە بەغدا بۆ چارەسەرکردنی کێشەکان و هەموو ناوچە لاڕاوەکان نەک بێ ئەم وەزعانە بکەین ئەو من لێرەشەوە بە تاکی دەماگە بێتەوە بۆ کادەی سیاسی بێتمە کرد کە جنابی کاک مەسعود ئەو کاتانەی کەوا ئەم وەزعانە ڕوویداوە جنابی سەرۆکی هەرێم بووە و فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان بووە لە هەموو کوردستانە بەپێی یاسا و ڕسا عسکەری ئەگەر مەوزوعی خەلەلێک لە شوێنێکا ڕوویدا بێت هەر خەڵکێک خەتابار بووە وایە کە لیژنەیەک لێکۆڵینەوە دابدرێ ئایا ئەم لیژنەیە لە بواری سەربازی بێت ئایا لایەنە سەربازیەکە لەم سنوورەیە هەڵەی کردووە ئەم ناوچانە لە دەست و لە هەرێمی کوردستان یاخود لایەنە پیادە سیاسیەکە هەنگاوێکی ناوە کە لەگەڵ سەردەمەکە گونجاو نەبووە ئێمە هیچ کاتێک هەر تاکیکی کورد لە هەرزەکار لە مناڵێکمانە تاک و پیرێکمان بەڵێک سەر بەخۆی ئەم وڵاتێ لە پێشمەرگەیەکەوە تاک و هەمووی قیادەی سیاسیمانەوەتە خواز وەڵام ئایەکە بینەوە ئێمە خۆمان لە دوای ڕوحانی سەدام و دەستورێکمان داناوە و نووسیمانەتەوە بەشدار بووینە لە نووسینەوەی ئەم دەستورەوە پێی ئەم دەستورە عێراق وڵاتێکی دیموکراتی تەعەدودی فیدراڵی یەکگرتووە و ئێمە لۆ چوارچێوەیە بەداخەوە ئەم ناوچانە لە کاتی نووسینەوە ڕەحمەتی جەنابی مامجلال و کاک نەشروان و کۆمەڵی خەڵکی تری یاسایی و ئەوانی کورد و جەنابی کاک مەسعود ئێستا ماوە ئەمانیش هەمویان بەشدار بوون لەگەڵ کۆمەڵێکی کۆشەری ترە لە نووسینەوەی دەستوری عێراقی ئێمە وەکو ئەو خەڵکانی باشە کاکەوە هیوا بڵێ کام ناوچانە کاکیوە بۆچی ئەوە پێچان وایە ئێستا لەسەری خیانەت و خیانەتکاری بکرێت بەڵام بە تەحدید بۆ مەوزوعی 16 ئۆکتۆبەر بۆ ئەو ڕۆژە نییە مەوزوعەکە ئەمە ڕۆژەکە پێشتر حاڵەتی تر هەبووە حاڵەتێک هەبووە قیادەی سیاسی کورد بڕیاری ئەوەی داوەکەوە ئێمە فراندۆممان کردووە ئایا لە ناو دەستوری عێراق ئەمە هەیە ئێمە لە حاڵەتێکمان لێ سەربەخۆی بەدەست بێنین لەو کاتیا ئیستفتا بکەین بەشێر بەمەرجێک ئێمە قۆناغەکانی تەطبیع و ئیستفتا و ئەحسامان تاوا نەکردبووە هاتوین یەکسەر بڕیاری ئیستفتامان داد بە پێی مادەی 140 اینجا دوایەوە کە لە شەڕی داعش بەداخەوە کورد دەور و تاسیرێکی زۆری هەبوو هەم لە ڕووی ئیقلیمی و لە ڕێی دەوڵەتیشەوە لە ڕێی هێزی پێشمەرگەی کوردستانەوە توانرا لە ململانەکانی ناوچەکەوە لە شەڕی داعش کورد جێپێگیەکی بتە و بۆ خۆی جێگیر بکە هەم لە ناو مەحافلی دەولی هەم لە دەوروبەر وڵاتانی ئیقلیمیش بەڕاستی گەرەی بۆ ئەو وەزعەیە گرتووەوە بۆ چالاکیەکانی هێزی پێشمەرگە و لە هەموو شوێنێکەوە دەست بۆ توانا و پێشکەوتن و پارێزگاریکردنی کورد هەم لە تێکڕای عێراق و هەم بۆ دژایەتیکردنی ئەو گروپە تونڕەوانە هەموو خەڵک چاوەڕوانی ئەو بوو کە لە دوای تێکشکاندنی داعش کورد دەستکەوتی باشتری هەبێ خۆتان نەزانن زۆر جار لە مەرجەعی باڵای کورد ئەو کاتەکە جنابی کاک مەسعود سەرۆکی هەرێم بوو زۆر دارەی سنوورەکانی مادەی 140 دیاری کرا و پێشمەرگە دەستنیشانی کرد و جارێکی تر ئەمانە زۆر لەم سانەمان گوێ لێ بوو و زۆری تریشمان گوێ لێ بوو و ئێمە وەکو من خۆم ئەو کاتە لە ناو واقعەکە بوومە گەر بگەڕێنەوە بۆ ئەو کاتە من ئومێد دەکەم ئەشیفی کورد بێنە پێشەوە ئەو کۆبوونەوانەی کە سەمانتیا کردووە کە پێشنیارەکانی خۆمانمان بۆ کردوون لە پێش ڕفراندۆم و لە
دوای ڕفراندۆم لە کاتی ئەو کاتەی ئامادەکاریە کرا بۆ شەڕ لەگەڵ هێزە عراقیەکانە ڕێی ئێمە چی بووە لەو سەردەمەیە لە ناو هێزی پێشمەرگاوە چی پێشنیارێکمان بۆ قیادەی سیاسی کردووە و بۆ خودی جەنابی سەرۆکی هەرێم کە ئەو کاتە فەرماندەی هێز چەکدارەکان بووە کە چەندێک باسی نابەرامبەری هێزەکانمان کردووە و دوای ئەو کاتەش لا هەموو کەسوە ئێمەش خۆمان لە ناو حەدەسەکان نبووینەکە ئەو کاتەی هێزەکانی هەوپەیمانان و بەتایبەت ئەمریکیەکان لە سنوورەکە بوونا و لە کەرکووک چەندین مەفارزی تایبەتی ئەو هێزە تایبەتانە لەم سنوورە بوونا و ڕێنمایی و هەموو وڵاتە زلهێزانەی کە حەقی ڤیتۆیان هەیە لە مەجلیسی ئەمن بۆ طعن لە هەر قەرارێک بدەن کە دەرەچێت ئەوانە سێ دەوڵەت لە وڵاتە زلهێزانە داوای ئەویان کرد کە ئێمە ڕفراندۆم نەکەین زایدەن ئەڵمانیەکان و ئوموم متحیدەش بەڵام ئێمە جۆمان لێ نەگرتن ڕۆشتین ئەومان کرد کاتێکیش ئەبێ بینەوە دارێکی تریش خاڵێکی تریش هەیە زۆر گرنگار بێ ئێمە بیری لێ بکەینەوە کە ئەمڕۆ کە سەردەمی سیاسەت سەردەمی شاخ نییە سەردەمێک ئێمە لە ناو محافلی دەولین باشە کەواتە ئەم بابەتە تەنها بۆ شکاندنی یەکێتیە توێ پێتان وایە کاکیوە بۆ شکاندنی حزبەکەی بەڕێستانە وتمان هەوێ بۆ حەدەسەکان دوورکەوینەوە لە خیانەت و خیانەتکردنی یەکتر و هەوڵ بدەین ئومێدی زیاتر بە میلەتەکەمان ببەخشینەوە لەم ڕۆژەیە دەست بەوە بکەین پێکەوە هەماهەنگ بین بۆ بنیادنانی پێکەوەی یەکی باشتر بۆ ئایندەی میلەتەکەمان. بەڵێ ئەگەر برادران دەنجی منەگاتە کاکیوە ببورن کاکیوا گەڕێم وڵات خات و شیرن ئەمە پێتان وایە ئەم ئەوەی کاکیوا باسی کردم جەدەلە لە چیەوە دروست بوو مەسەلەن لەبەرەوەی پارتی دموکراتی کوردستان ئێوە تۆمەتبارێکن بە سویەکی ئاب و خیانەت سویەکی ئاب ئەویش ئەویست ڕۆژێک لەو بەرامبەریا هەبێ یعنی ئێستامە لە بەغداین و ململانێکی گەورە تەنانە سەر بەڕێوبەرێکی گشتیە بۆچی ئەبێ گەر جێیشێک هێزێک مەسەلەن لە کەرکووک بیان لە مووسڵ بێ خیانەت بێت ئەمە لە چیەوە سەرچاوی گرتووە خات و شیرن سەرتا سڵاو لەبێ کاکزانە سڵاو لە بینێرانی کورساتیش پارتی دیموکراتی کوردستان هەمیشە هەر کات بیاوێ خیانەتێک بکە خیانەتەکە بە شانازی و باز دەکا ئەو مێژوی خۆی و لایەنگرانی خۆشی وا فێر کردووە خیانەتەکان شانازی پێوە بکات بۆیە پارتی دیموکراتی کوردستان شتانە لای تەبیعیە کە خیانەتەکان دەستە پیسەکەی خۆی بەیەکێتی نیشتیمانی کوردستان دەسڕێت ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان شانازی بە 16 ئۆکتۆبەر دەکەین لە بەرۆی شانازی پێوە دەکەین چونکە شەهیدەکانمان شاهیدی ئەومان بۆ دەدەن کە ئێمە دیفاعمان لە خاچی کوردستان کردووە ئەوە ئێمەین دیفاعمان لە کەرکووک و کەرکووکیەکان کردووەوە ئێمەین لە زمانی مامەوە کە پێمان گوتون بە هەموو عێراق و هەموو وڵاتانمان گوتووە کەرکووک قودسی کوردستانە و کە بیرپارتی بهێنمەوە مامجەلال یەکەم جار بوو کە خەریتی عێراقی دانا و پێی گوتن گوتی ئێرە سنووری ئێمەیە تا حەمرین سنووری عێراقا ئەوی کە سنووری ئێمەیە بۆیە پارتیەکان ئەگەر بیانەوێ ئەوە 16 ئۆکتۆبەر بە خیانەتی ئێمە بزانن دەبێت بیر لەوەی بکەنەوە کاتێک کە ئیمزایان کرد لەسەر شنگال و کەرکووک ئەو کاتە بە بیر لەو کاتە بکەنەوە کە ئەو کات بڵێن یەکێتی نیشتیمانی کوردستان خیانەتکارە پارتی هەموو کات ویستویەتی خاچی کوردستان بفرۆشێ و خۆی بە خاوەنی کوردستانیش بزانێ ئەوە دەبێت بیری خوشک و برایە زیدیەکانی بێنمەوە بیری ئەو خەڵکە بێنمەوە ئەو پێشمەرگە قارەمانانە بێنمەوە کە بە بەرچاوی ئەوانەوە شنگالیان بێتە قەچۆڵ کرد بەبێ ئەوەی هیچ هەڵوێستەچیان هەبێت لە شنگال خوشک و برایە زیدیەکانمانیاندا دەستی دەعش و کە لایە زاریش وەکو باسم کرد ئەمڕۆ لە مقابلەیشتر لایە زاریش جار دێنەوە ئازاد دەکرێن لەبەر دەستی داعش تەماشا دەکەن منداڵەکانیان یعنی داکوبابەکانیان منداڵەکانی ئەوانیان قبول نییە کە لە داعشە ئەوانیش ئەولادیان هەیە لە ئەوان ینی نازانم پارتی بە چی شەرمەزار دەوێت پارتی تا ئێستا شانازی بە سوێکی ئاب دەکات کە من ئەو ڕۆوتم ئەگەر دار و بەردی پەرلەمان بیتوانایە قسەی بکە هاواری دەکرد کە دەبابەی بەحسی هێنا لە ناو پەرلەمان ڕایگرت و سوێکی ئابی پێکرد و هەولێری پێگرتەوە ئەگەر نا هەولێر هەرگیز و هەرگیز بە پارتی و بە پێشمەرگەی پارتی نەدەگیرایەوە و دەبێت بیری پارتی بهێنمەوە لێرە کاتێک کە شنگالی تەسلیمی داعش کرد
داعش ویستی بێت لە مەخمور و لەوێەوە بێت بۆ هەولێر هانای بۆ پێشمەرگە قارەمانەکانی یەکێتی و بۆ دژە تیرۆری یەکێتی هێنا ئەوە یەکێتی بوو پێشمەرگەی یەکێتی بوو دژە تیرۆری یەکێتی بوو نەی هێشت هەولێر داگیر بکرێ نەی هێشدا ئەش بێتە ناو هەولێر چونکە ئەوان زوو تەسلیم دەبوون بە چەک و ئەسلحەشان بۆ بەجێ دەهێشتن بۆەوەی یعنی تەئمین بن بە بیری پارتی بهێنمەوە مەخمور شەوانە داعش دەچێت بۆ ناو مەخمور و پێداویستی ڕۆژانەیان دەکڕن ئەی پارتی لەکوێ بێ زەحمەت ئەی ئەوان چیان کردووە بۆیە من بیری دەهێنمەوە دەڵێن ئێمەین دیفاعکەری کەرکووکەوە باوکی ڕێناز بوو کوڕەکانی باوکی ڕێناز بوو سەرۆک باڤڵ بوو تا دوا دەقە لە ناو کەرکووک و کەرکووکێکەکانیان جێنە دەهێشتەوە ڕاگەیاندنە بێ هەڵوێستەکانی ئەوان بوو بەردەوام کە من بیریان دەهێنمەوە ڕانگەیاندنەکان با بچنە سەر پەیجەکانیان بچنە سەر کەناڵەکانی ئەوان بەڕابردووی خۆیان دابڕۆنەوە کە کاتێک شەڕ لە ناو کەرکووک بوو ئەوان چل دەورەکی کاریگەری ناشیرنی قێزەونیان هەبوو لەوەی کە ورەی خەڵکیان دەهێنا خوارێ و پێیان دەگوتن کەرکووک چۆڵکرا کەرکووک وای لێکرا کەرکووک داژیر ئەو ئەوانم کەرکووکیان تەسلیم کردووە. باش شیرین خان ناکرێت ئێوەکو فراکسیۆنی یەکێتی داوای لیژنەیە بکەن لیژنەیەکی بێلایەن بێت لە هەموو لایەنەکان بێت لیژنەی ناوچە کوردستانەکان سەرۆکی لیژنەی ناوچە کوردستانەکانی پەرلەمانی کوردستان ئەمڕۆ ئەڵێ خیانەتێکی گەورەیە بۆ ئەم بەڕێزە ڕاناسپێرن فشار ناکەن ئەم لیژنەیە بگاتە دەرەنجامێک بۆ خەڵکی کوردستانە ڕوونکەنەوە. کاکزانە ئەوان هیچ کات ئێمە کات خۆی سەرکردەی یەکێتی سەرکردەکان یەکێتی گوتیان با لیژنەیەک پێک بێت بۆەوەی بتوانن ئەو واقعا ببینێ خەڵکی هەرێمی کوردستان بیبینێت کە چێ خیانەتی کردو و چێ کەرکووک و شنگالی فرۆشتووە چونکە کەرکووک و شنگال بە یەک ئیمزا و بە یەک کات و بە یەک دەقە فرۆشا بوون بەڵام ئەوان ئامادە نەبوون لیژنە پێک بێن ئێستشەوە عەرز و ئەوە گەز ئەوان دەتوانن ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان خیانەتی کردووە بۆ ئەوەی مێژوو ئەو پەڵە پیسە بەمل ئێمەدا بدات با فەرم و لیژنەیەک پێک بێنن بزانن چێ شنگالی فرۆشتووە سەرۆکی ناوچە دابڕێنراوەکان لیژنە کوردستانەکە خۆی پارتیە و دەتوانێت داواکات دەتوانێت بێت لیژنەیەک پێک بهێنێ لەسەر ئاستی باڵای چ وڵاتەکی دەوێت چ حیزبێکی دەوێت چ کەسێکی دەوێت چ پەرلەمانتارەکی دەوێت ئێمە بێمنەتین لە ئەوەی چونکە ئێمە وەکو یەکێتی هەمیشە قوربانیمانداوە و شەهیدەکانمان شاهیدی بۆ ئەوە دەدەن یەکێتی پاکترین حیزبە یەکێتی دیفاعکەرترین حیزبە یەکێتیە لە ناو خەڵک یەکێتیە حیزبی جەماوەری یەکێتیە حیز تەنانەت لایەنەکانیشی کۆ کردوێتەوە بڕۆ ئەو حیزبانەی کە دروست دەبن کە دێن هیچ حیزبەک ناتوانێت زمانی حکومەتی بەعسە لەو هەولێرە هیچ حیزبەک ناتوانێت لێرە دروست بێت ئەو حیزبە معارەزانەی کە هەشن ناوێرن بێن یەک خۆپشاندان لێرە بکەن یەک شت لێرە بکەن یەک دەنگ لێرە هەڵبرن هەمووی دێن لە سنووری یەکێتی دەیکەن ئەو ئازادی و ڕادەربڕین و ئەو ئازادی یەکێتی بە خەڵکی هەرێمی کوردستان و بە ئەوەی داوە هیچ کات هیچ لایەنێک ناتوانێت بێت خۆی بکە وەکو یەکێتی خۆی نیشاندا دڵنیاش بن ئێمە لە هەموو شوێنێک هەر براوین ئێمە حیزبی خەڵکین ئێمە حیزبی جەماوەرین ئێمە حیزبی کورسی تەعبیر لەوە ناکەن لەگەڵ بێنەرەوە بەڵێ باش ئەگەر ڕبلات بەڕێز کاکیوە ئەمڕۆ ئەگەر بە مەخفی بێ بە نهێنی بێ بەر شێوازێک بێ مەتاڕی کەرکووک کرایەوە و نوعێک بوو لەو ڕۆژەیە وەڵامێک بوو لەو ڕۆژەیە ناکرێت یەکێتی و پارتی لەبری ئەوەی یانیان بەڕاستی ئێوە وەکو یەکێتی ئەترسن لەو ڕۆژە بەو شێوەیە داوای تەبایی و یەکڕیزیەکەن یاخود برینەکانی میلەتەکە لە ناوچە جێناکۆکەکان هێندە زۆرن کە پێویستی بەو بۆ ململانەیە نیە کامیانە بەڕاستی ئەوە بۆ بینەرەکانم ڕوون بکەیتەوە ڕستاکزانە بۆ هەموو لایەکی ڕوونەکەینەوە گەر مەوزوع ئەمڕۆکە ئێمە بین تەنها لەم ڕۆژەیە یەکتر تاوانبار بکەین و چێ خیانەتی کردووە و چێ خیانەتی نەکردووە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لە شەهیدبوونی یەکەم مەفرە زەمانەوە لە سنووری بادینان لە شەهیدبوونی برایم عەزەوە بیهێنەوە بۆ
تاکو ئەگاتەوە هەکاری تاکو هەموو ئەو وەزعانەی کە لە ناوخۆیان ڕووی داوە مەومێت دەکەین ئەگەر مەوزوعی خیانەت ناسەکرێ بە هەموودا شوێنەکانە بستەوە نەک ئەو دەوڵ لێدانەی مهاتەراتی ڕاگەاندنێکی بێمەعنا کە تۆ بە زۆر بەڕێی ڕاگەاندنێکی چاوەشەکارەوە هەموو شتەکانی خۆت فەرزکەی بەرامبەر بە بەرامبەرەکەت ئەبێت بێنیتەوە تاکو ئەگاتەوە حەدەسانەی کەوا ناشتاکان ڕووی داوە تاکوونەوەتەکان و تاکو ئەوەی کەوا ناو پەرلەمانەکەی کە بە هەڵبژێردرا کە بە خوێنی هەزاران پێشمەرگە ئەو پەرلەمانە دامەزرێنرا لە 92 تۆ لە 96 جارێکی تر ڕژێمی گۆڕبەگۆڕی بەحست تێنایەوە بە دەمەبەکانی هاتی تۆناوی لەبەرەوە ئەنە بەڕاستی ئێمە بۆ یەکە لە ناوچە دابڕاوەکان و پەروەردەی ڕێکخراوەیی یەکێتی نیشتیمانی کوردستان و پەروەردە نەکراوین کە بەو شێوانەوە ئیلا زۆر شتمان پێیەگەر بمانەوە هێرش بۆ بەرامبەرەکانمان بەڵام نامانوێت ئێمە بچینە سەر مۆزوعات ئێمە بیر لە ئایندەی ئەم میلەتاکەینەوە بیر لە ئایندەی هەر چوار پارتی کوردستانەکەینەوە بێزگەلە ئێمە لە هەموو خەباتی ڕزگاری نیشتیمانی کورد بە تێکڕای مێژووی کە خەباتی کردووە توانیمانە بەپێی یاسا و دەستور ئەم هەرێمی کوردستانە بەپێی یاسا دانپێدانراو بێت و لەیەکێ لە وڵاتەکانی کە کوردستانی بەسەرادا گیر کراوە وەکو یاسا لە دەستورەکەیە دانی بۆیان نابێت کە هەرێمێک هەیە ناوی هەرێمی کوردستانە و لە باشووری کوردستان کە چەند پارێزگایەکەوە ناوچەیەکی فراوانیشی هەیە کەوتۆتە ناو ململانەیەکی ناتەندروستەوە لەگەڵ بەرامبەرەکانمان کە ناوچەی جێی ناکۆک و ناوچە داوڕاو ئەمانێت ئێمە بیر لەم شتانەکەینەوە ئەم دارێکی تریش پرسیارێکەکەین کە ئەمڕۆ کە هەموو ڕاگەیاندنەکانی برادەرانی پارتی بە تایبەت و ئێمەش ناچار بووینە کە وڵام بدەینەوە ئەوانیانوێ بە زۆر شتەکان فەرز بکەن بەڵام خۆی بە عەکسە ئەمان بان شتەکانی خۆیان دەدەن ئەو وەزعان نهێنێژێر بەژێرانی کە کراوە ئێمە با بگەڕێنەوە بۆ هەموو ئەو دۆکومنتانەی کە هەیە بە شێوەیەکی اتفاق کراوە بۆ گرتنەوەی مووسڵ و اتفاقی چی بووە لە بینی سەرۆکی هەرێمی ئەو کات و سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی ئەو کاتە بەڕێز عەبادی لە مووسڵ کە مووسڵ ئازاد دەکرێت دوای پێشمەرگە بۆ چۆ گەڕێتەوە اتفاقی ڕسمی هەیە ئەوان ئەڵێن ئێمە اتفاقێکمان کردووە کە دوای گرتنی مووسڵ پێشمەرگە بگەڕێتەوە شوێنەکانی خۆی ئەوان وا تعبیرەکەن کەوا شوێنەکانی خۆی پێش ساڵی 2004 برادەرانی خۆمان کە سەرۆکی هەرێم ئەو کاتە فەرماندەیەکی سیاسەتدارەکان بووە ئەوە ناڵێ ئەڵێ عەکسەکەی ئێمە وتمانە لەو شوێنەی حەرەکاکەین ئەمە بەڕاستی زۆرەوێت ئێمە کە سەیری ئەواکەین ئەمڕۆکە لە ململانێ ناتەندروستەی ئێمە فڕۆکەخانەی کەرکووک دەکرێتەوە بەبەر بە حاڵی خۆمان وەکو کەرکووک بەڕاستی دڵخۆشین بکردووە فڕۆکەخانەیەک لە شاری کەرکووک لە کە شارێکی دێرینی کوردستان و هەموو مێژوو سپاتی ئەواکات سەرڕای هەموو ئەو داگیرکاریانەی کە هەبووە لەکرد ئەمە هەموو لایەک دڵنیاکەینەوە ئەمە پێچێتی نیشتیمانی کوردستان و تێک ڕای کوردیش بە هیچ کاتێک دەستبەرداری ئەم ناوچانە نابین بە تا بکرێت بەپێی یاسا و ڕێسا دەستوریەکانی ئەم وڵاتە چارەسەری کێشەکانمانەکەین بەڵام دەبووە ئەمڕۆکە ئەگەر ئێمە کاتی خۆی ئەم وەزعانەش کە ڕوویدا ئێمە داوامان لە برایانی کاتی دیموکراتی کوردستان کرد ئەو کاتە تەنها ئەندامی ئەنجومەنی محافظەی کەرکووکیان بناردایەتەوە و هەڵبژاردنێک بکرایە بە تاکید پارێزگارێکی کورد لەم شارە دانراوە ئێستا ئەمڕۆکە ڕەنگە لە ڕۆژێکی ترا فڕۆکەخانەی کەرکووک بکراتەوە کە ئەوان دێن ئەمڕۆکایکەنەوە ئەمیش بەڕاستی کۆمەڵێ مەغزای سیاسی و تەنانەت دەتوانێت بڵێم شۆڤینیەتیشی تایە کە لەم ڕۆژەیە دێن مەتاری کەرکووکەکەنەوە مەتاری فڕۆکخانەی کەرکووک کاکرێتەوە شتێکی دڵخۆشکەرە بۆ ناوچێ وەکو هەموو شارەکانی تر حەقی خۆیەتی ئەم شارش فڕۆکەخانەیەکی مەدەنی هەبێت و خەڵکی ئەم شارە لە فڕۆکەخانەکە بڵێن بەڕاستی ئێمە دڵخۆشین لەبەرەوەی شاری کەرکووکی وەکو هەموو شارەکانی تر چۆن لە چوارچێوەی دەستورە شارەکانی تریش هەموو بە پێی دەستور لە چوارچێوەی عێراقایە بەڵام ئەم شارە ململانی لەسەرە و ئومێد دەکەین لە ئایندەیە لەباتی جارێکی تر ئەم ململانێ ناتەندروستانە نەخێر ئێمە ئەدێبین کۆک بین و پێکەوە هەوڵ بدەین جارێکی تریش تاکید داواکەمە ئێمە نامانوێت برینەکان هەڵ بدەینەوە ئەمانوێ برینەکان ساڕێر بکەین کاکزانە بۆ تۆ بۆ هەموو بینەرانی کورسات و هەموو لایەکی پاتەکەینەوە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ ئەوەین پەروەردەی ناو حزبێکین کە جەنابی مام جەلال مامۆستامان بوو خوێندکاری ئەو خوێندنگایەین وا پەروەردەکراوین کە هەوڵ بدەین بە هەموو شێوەیەک لە ئاستی شەڕە هەموو کاتێک ئێمە پێشەنگ بووینە لە پارێزگاریکردن لە مافەکانی دەتەوە کەمان بەڵام ئەمڕۆکە ڕۆژی ململانەیەکی سیاسی سەردەمیانەیە و بەپێی هەموو یاسا ڕاستەکان ئەمانێت چارەسەری کێشەکانمان بکەین و ناشمانەیە
چۆن دەڵێ برینەکان هەڵ بدەین ئەمانەیە برینەکانی ڕابردوو سا ڕۆژ بکەینەوە و ئێمە پێکەوەی و ئێستا بینن ململانەیەکی چەندێ ئەومانەیە ئەو خستە بەرە ئەوڕێن کە حکوومەتی ناوەندی تەشکیل بێتەوە ئەنجومەنی وەزیران دانرێ بە تاکید لە ناو ئەنجومەنی وەزیرانەیە وزارەتەکان هەیە و کورد ئایا بە یەکدەنگی بڕۆین تەعامل بکەین و هەڵسوکەوت بکەین بە چارەسەری کێشەکانمانیان بم مهاتەرەتە ڕاگەیاندنی کە ببینێتە گیان یەکتری کەس هیچ لایەک لە دوژمنەکانمان باسی ئەویان نەکردووە کاتی وابزانم ئەوەی کە کاتی خەباتمانە کرد بۆ ڕزگاری نیشتیمانیش لە سەردەمەکانی باشە کاکیوە عەبدوڵڵا ئێستا دادەرانی خۆمان تەخوینمانەکەن لەبەرەوە ئێمە ئومێد دەکەین کە هەنگاوەکانمان پێکەوە بێوە دیدی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەیە کەوا ئێمە کێشەکانمان پێکەوە بە تایبەت بۆ ناوچە ناکۆکەکان جیاوازە لەگەڵ هەرێمی کوردستان هەرێمی کوردستان بەڕاستی پەرلەمان هەیە و حکوومەت هەیە و ئەو ناوچانە جیاوازە لەگەڵ ناوچە دابڕاوەکان بەڵام ناوچە دابڕاوەکان و جێی ناکۆک هێشتا پێویستی بە یەکڕێزی یەکدەنگی نەک پارتیویەکێتی هەیە پێویستی بە کۆدەنگی هەموو ئەحزابە سیاسیەکانی کوردستان هەیە تێکڕای خەڵکی کوردستانی دەبێ پشتگیری ئەم ناوچانە بن بە ئەوەی دارێکی تر ئەم وەزعانەی کە ئێستا هەموو ڕۆژێک کە جارێ من لە سەرەتای شارم پێدا هەڵەکان سیاسینیان سەربازین جارێکی تر ومێت دەکەم ئەم هەڵانە نەکرێتەوە بۆی بتوانین ئایندەیەکی گەشتر بۆم ناوچانە پێکەوە ئەمەیەوە ئیلاگەر بمانێت بێتەوە ڕەت و ڕەتدانەوە بەڕاستی زۆرمان پێوە ناشمانوێت جارێکی تر برینەکان زیاتر بکرێن بەڵێ باشە کاکیوە ئەگەر بەڕاستی مەسەلەن لە کەرکووک داگیرکراوە بۆچی ئەو ململانەی لەسەر پۆستەکان یان مەسەلەن جێگری سەرۆکی پەرلەمان جێگری دووەم لە بەغا جێگری سەرۆکی پەرلەمانە و لە کەرکووک ئۆفیسیە و هیچ پۆلیسێکە چێتە سەری مەسەلەن داگیرکارە بێ ڕێگەت لێ بگرێت مەسەلەن ڕێگریت لێ بکە لە جمو جۆڵە سیاسیەکانت لەوەی دەنگ بێنی داگیرکار ڕێگەت نادات خاتە زیندانەوە ئەنی ئێمە کام داگیرکاریە بەڕاستی ئەم چاواشەکاریە و ئەم ماڵوێرانکردنی گەنجی کەرکووک و مۆ کەرکوو بە کۆی گشتی ناوچە دابڕێنراوەکە مەڵام فۆکەسەکە لەسەر کەرکووکە بۆچی قسێکی حەقیقی و ڕاستی لەم بارەوە بە خەڵک ناوترێت زانە من نامێ بچمە سەر بەوزوو بەڵام خەڵک بێت بە چای خۆی بیبینێت تۆ دێی وەکەوەی خەباتێکی زۆر نهێنی بکەی هەندێک گەنجان بدێ بڕۆن پۆستەر هەواڵاستن و باسی خیانەتی 16 ئۆکتۆبەر بکەن بەڵام جێگیری پەرلەمانەکەت کە لێرە نووسنگایەکی زۆر گەورەی کردوتۆ لەسەر جادایەکی ڕئیسی و ئەوە نووسنگایەتی خەڵک هاتووی بکە من نازانم یعنی بەڕاستی ئەمڕۆکە دنیای پێشکەوتن بەڕاستی خەڵک بەم شێوە ڕاگەیاندانە چاواشکار نابێت وە گەنجەکان ئەمڕۆ مەگە خەڵکێک بەتوای خەڵەتێن درێستا هەموو شتەکانە بینێن بە پێ چاوی خۆمانەوە ئێمە ماوەی ساڵە لەوێ پێش هەڵبژاردن کرا و برادرانەمان بینی بە شێوەیەکەوە پێشتر یانوە دێمە بە شکۆوە و بە نازانم کۆمەڵێک کوردایەتی بەسەر خەڵکی ئەم ناوچەیان فرۆشتەوە کە بۆ شێوێ دێنەوە کاتێکیش کە هاتن بۆ هەڵبژاردن و داوای دەنگ لە خەڵک بکەن هیچ شێوە نازانم یانی ئەم شکۆیە من ئومێدەوارم جارێکی تر بۆ ئەو برادرانەش تۆ ئەکرێت کەوا لێرە جێگیری پەرلەمانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە سەر لیستی تۆ بێت و لێرە نووسنگەی هەبێت و بینایەکی گەورەی هەبێت هەمووی حرس و ئەمانەی لێبێت لەم لاوە گەنج هەان بدەیت کام شارە داگیر کراوە تۆ بڕۆ خەباتی نهێنی بڕۆ لە قەت دیوار پۆستەر هەڵواسە و دوای بڕۆ یەکێتی نیشتیمانی کوردستان تاوانبار بکە بڵێ وڵا لەگەڵ حەشت شعبی هاتون پۆستەرەکانەکە نوێت دەکەم بەڕاستی بەم چاوەشەکاریە خەڵک هیچ بڕواایەکی بەم شتانە نییە جارێکی تر و چەندین جاری ترەوە دووپات دەکەینەوە بەم شێوانە چارەسەری دۆزی میلەتەکەمان ناکرێت بەڵکو ئەگەر نوێت دەکەم وان نەبێت یاخود ئەمە تەنها دەستێکی بۆ ئێمە بە مافەڕەوەکانی خۆمان نەگەین ئەمە کارێکە بەڕاستی بۆ ئەوەیە کە ئێمە کار نەکرێت بە شێوەیەکی یاسایی و دەستوری ئەم ناوچانە بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان من خۆم وەکو خودی خۆم ئەمەیان ناڵێم وەکو یەکێتی نیشتیمانی بەڵام من خۆم خەڵکی ئەم سنوورم خودی خۆم کە خوێندنەوە بۆم وەزعاناکەم بەڕاستی ئەمە هاندانێکە بۆ ئەوی کە ئەم ناوچانە نەگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان ئەمەش کۆمەڵێک وەزنی تێدا نامێت لەم بەرنامەیە وێت دەکەم نەگەینەوە حاڵەتانی زۆر باشە تراتوانین باسی بکەین
کە جارێکی تر تاکید لەوەکەم ئێمە زۆر باش لەەکان بکرێنینەوە بە کۆمانێ ساڕێژی بکەین بەڵام ئەمە بەڕاستی چاواشەکاریەکی ڕوون و ئاشکرایە ئەو منۆکو خۆم مێت دەکەم ئەمە هەنگاوێک نەبێت بۆ ئەوەی کەوا چۆن وەست ڕفراندۆمیش کە هەموو خەڵک هاواری کرد کە قۆناغەکە ئەوە نییە ئێمە هەر حسابمان بۆ کەس نەکرد وتمان نەخێر هەرە بێ ڕفراندۆم بکەین ئەوە نەتیجەکەی بوو هەموو 16 ئۆکتۆبەروانش نەتیجەی هەڵەی سیاسی بوو کە کوردمان بۆیە تاکید لەوەکەمەوە وێت دەکەم ئەمە ئەو هەنگاوە نەبێ بۆ ئەوی کە زیاتر ئەم ناوچانە دوور بخرێتەوە لای کوردستان چکە ئێمە مادەیەکی دەستوریمان هەیە لە ناو دەستوری عێراقا مادەی 140 بۆ ئەوەی هەوڵدەین پێکەوە لە ئایندەیە ئەم ململانەی لەسەر سەر کۆمار کرا لە بەغدا من وێت مەکرد لەسەر مەوزوعی ناوچە دابڕاوەکان و جارێکی تر بەگەڕخستنەوەی مادەی 140 و بە پێی ئەو قۆناغانەی کە دانراوە چارەسەری ئەم ناوچانە بکرێت بەڵام کە ئەم ماتەراتانە بینم بەڕاستیێکی تر زیاتر هەوڵ بدرێت ئیش بۆەوە نەکرێت کە ئەم ناوچە دابڕاوانە بخرێتەوە سەر هەرێمی کوردستان. بەڵێ ئەگەر ڕێمەولات خات و شیرم ئەم ڕاستپاردنی پەرلەمانتارەکانی پارتی کە لە لیژنەی جیاجیان بۆ چیت بۆ ئەوەیە کە برینی کەرکک ساڕێژ بێ بۆی کێشەکان چارەسەر بێ بەڕاستی ینی حکوومەت پەرلەمان چیتان کردووە یان چی کردو بە گشتی بۆ ناوچە جێناوەکان تاکوی ئێستا حەزبێک تۆمەتبارکردن ئەمڕۆ بە زنجیرە پەرلەمانتارەکانیان لەسەری قسەیە کرد بۆ یاخود تەنها ململانێکی سیاسیە کاکزانە ئەوان هیچ کات نانەوێ ناوچە دابڕێنراوەکان بگەڕێنەوە سەر هەرێمی کوردستان وەکو کاکیوا باسی کرد ئەوان خۆیان مەبەستیان ئەوەیە کە ناوچە دابڕێنراوەکان هەروە بمێنێتەوە بەرژەوەندیان لەوەیدایە قازانجیان لەوەیدایە دڵنیا بە لەوەی هۆکارەکە تەنها ڕەنگە 170 ئەوان بن نشیانەوێت ئەگەرنا ئەوان پەرلەمانتاریان هەیە و ئەوان سەرۆکی هەرێمن ئەوان سەرۆکی حکوومەتن هۆکاری ئەوەی چییە ئەوان تا ئێستا هیچ هەڵوێستەچیان نییە بەرامبەر بەوەی تەنها دەیانەوێ بێن هەموو ساڵجارێک لە 16 ئۆکتۆبەر بیری خەڵکی بێننەوە کەرکووک فرۆشراوە کەرکووک داگیر کراوە کەرکووک وای لێکراوە ئیدی هیچ کات باسی شنگالیش ناکەن تەنها باسی کەرکووک دەکەن من پێیان دەڵێم ئەگەر وایە ئێوە لە پەرلەمانی کوردستان خۆتان بە زۆری نەدەزانن و سەرۆکی حکوومەتی ئێوەیە سەرۆکی هەرێمی ئێوەیە ئادەی وەرنە پێش و بڕۆن ئەو شەڕە ناشەریفانەی کە دەیکەن بڕۆن شەڕەکی شەریفانە لەسەر خاچی هەرێم و لەسەر مادەی 140 بکەن ئەو شەڕە برن کە دەزانن پۆستی سەرۆک کۆمار استحقاقی یەکێتیە لە باتی ئەو شەڕی لەسەر پۆستی سەرۆک کۆمار بکەن وەرن شەڕ بکەین هەردووکمان دەست لە ناو دەستیەک شەڕ بکەین لەسەر سەرۆژ یعنی لەسەر ناوچە دابڕێنراوەکان بمانەوێ ناوچە دابڕێنراوەکان بگەڕێنینەوە سەر هەرێمی کوردستان بەڵام بەداخەوە پارتی هەموو کات ویستویەتی ئاژاوە بجێڕێ ویستویەتی خەڵکی هەرێمی کوردستان هیچ کات مرتاح نەبێ شتێکی بەبیر بێت هەر جار شتێک دروست دەکات بۆ ئەوەی خەڵک بیر لەوەی نەکاتەوە موچەی نییە خەڵک بیر لەوەی نەکاتەوە گوزەرانی باش نییە خەڵک بیر لەوەی نەکاتەوە ئاو کارەبای باشی نییە ئەوان بەردەوام خەڵچیان وا هەڵخەڵەتاندووە و خەڵکیش لەوەی تێگەیشتووە حەز دەکەم باش بیزانن ئەوان چونکە بەداخەوە سەرکردەکانیان هیچ کار لە ناو خەڵک نین و ناتوانن ناوێرن بێنە ناو خەڵک ئاگیان لەوەی نییە لە خوارێ خەڵک هەموو شتەکانی ئەوان دەزانن بەداخەوە 4-5 کەس لە چاردەوریانە پەیامی خەڵکی هەرێمی کوردستانیان پێدەگەێنێ بۆیە ئەوان هیچ کات ئاگادار نین لە خەڵکی هەرێمی کوردستان هیچ کات بابێن ئێمە سەرۆکمان ئێمە جێگیری سەرۆکی حکوومەتمان سەرکردەکانمان بەرپرسەکانمان مەکتەبە سیاسیەکانمان هەموو کار لە ناو بازاڕی هەولێر لە ناو یعنی کە هەولێر گوایە بەدەستی ئەوانەوەیە کە ئێمە خۆمان بەخاوەنی هەولێر دەزانین دەچن لە چاخانەکاندا دەنیشن سەرکردەکانی ئێمە و سەرانی ئێمە دەچن لە ناو خەڵک دەگەڕێن تەعزیە و سەردان و نەخۆشەکان بەسەر دەکەنەوە ماڵی کەسایەتیەکان و ماڵی پێشمەرگە و شەهیدەکان بەسەر دەکەنەوە ئەوان تا ئێستا ناتوانن قەناعەتم وایە لەوەتەی هەن دروست بوونە نەیانتوانیوەنەوەی نەوەشیان ناتوانن ناو قەڵای هەولێر ببینن ناتوانن چواردەوری قەڵای هەولێر ببینن ناتوانن بێن لە چاخانەی شەعب و لە چاخانەکان دانیشن کە لەوێ بەڵێ
ببرە دوای سەرنجی بەڕێزت لەو بەرنامە ترسەیان هات و شێرن دوای سەرنجی بەڕێزت لەسەرەوەی ئەم بابەتانە بۆ ساڕێژی برینەکان بێ و بە چارەسەر بێنەوەک بۆ یەکتر شکاندن و بێ ئومێدکردنی زیاتری خەڵک. من لەو بەرنامەوە داواکارم چیتر پارتی ئەو یاریە ناشیرن و قێزەونە نەکات یعنی بۆی بتوانین دەست ناو دەست بتوانین خەڵکی هەرێمی کوردستان ماندوو بووە لە شەڕە قسە و لە شەڕە جنێ و شەکەت بووە لەوەی کە بیانەوەی چیتر هەڵیان نەخەڵەتێنن و خەڵکی کەرکووک ماندوو بووە لەوەی پێیان بڵێن کەرکووک فرۆشاوە بیریان بێهێنەوە کە ئاشتی و ئارامی و پێکەوە ژیان لە کەرکووک هەیە بۆیە بیریان دەهێنمەوە کەرکووک نەفرۆشاوە ئێمە خاوەنی کەرکووکی قودسی کوردستانی ئێمە دەبێت شەڕ بکەین لەسەر ناوچەدا بڕێنراوەکان شەڕ بکەین لەسەر شنگال شەڕ بکەین لەسەر کەرکووک لەسەر مەخمور یعنی ئەوانە خاچی هەرێمی کوردستانن بۆیە خەڵکی هەرێمی کوردستان شەکەتە ماندووە تکا دەکەن ئێمە دەبێت شەڕ بکەین لەسەر ئەوانە با چیتر ئەو یاریە قێزەونە نەکەن. بەڵێ سپاس بۆ تۆ شیرین خان کاکیوا دوا سەرنجی بەڕێستان بۆ ئەوەی گەنجێکی کەرکووکی کەسە پێویستی بە ئیشکردنە پێویستی بە هەلی کارە خەڵکێکی تر لە شەنگا لە مەخمور لە خانەقین چیتر بە دیارە ململانە سیاسیانەوە دانیشێت چی بکرێت بە کورتی بێ سوپاس دەکەم. من لێرەوە داوا لە هەموو خەڵکی کەرکووک و هەموو ناوچە دابڕاوەکانەکەم داواکەم تا بکرێت خەڵک جێوڕێی خۆی جێنەهێڵێ ئێمە لە کەرکووکین لەگەڵ خەڵکی خۆمانە هەرچەنە ئەمریکی واقعی پاڵ هەیە ئەو زروفە سەپاندوێتی بەڵام لەگەڵ یا بەردەوامە بێت و لەگەڵ خەڵکی خۆمانە بەردەوامە بێت من بە بیری هەموو ئەو برادرانی دێنمەوە کە باسی داگیرکاریەکەن ئەگەر بێت و خەڵکی کەرکووک ئێستا ئاوارە بۆیە من پرسیارەکەم بچ شێوەیەکی داریانە داگەر شارەکە هەموو خەڵکەکەی ئاوارە بایە لە شارەکانی ترا چی بەسەر لەبەرەوە داواکەم هەرچی خەڵکی نەکەرکردەکەمونە چەدابڕاوەکان لە شوێنی خۆیان بن و لە کۆتاییشا من نەکو پەیام پێشنیارەکەم بۆ جەنابی سەرۆک مافڵ تاڵەبانی و بۆ جەنابی سەرۆک کاک مەسعود بەرزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان بێنە سەرخەت ئەم مهاتەراتی ڕاگەیاندنە بەرامبەر بە یەک لەم خۆناغە هەستیارەیە بۆ گەلەکەمان زەرەرمەند دەبین من ئومێد دەکەم پێکەوە تیمێکی هاوبەش هەرچەنە ململانیەکانی سەرۆکی کۆمار بینیمان چۆن لە بەغا تێپەڕی کرد ئومێد دەکەم بە تیمێکی هاوبەشەوە لەگەڵ هەموو هێزە سیاسیەکانی ترکەوە کورسی پەرلەمانیان هەیە لە پەرلەمانی عراق پێکەوە بچن هەماهەنگ بێن بۆ ئەوەی هەوڵ بدەن لەسەر مادە دەستوریەکان و بە تایبەت مادەی 140 و چارەسەرکردنی کێشە ناکۆکەکان چارەسەر بکەن نەک بگەڕێنەوە سەر ئەمەی ئەم مهاتەراتانەی کە لێمە ڕۆژەیە جۆم لێ بووە جارێکی تر من ومێت دەکەم خەڵک باسوودەیی بژێت ئێمە لە کەرکووکین لەگە خەڵکەکەی خۆمانە بەردەوامین لە ئیشوکارەکان و خەڵکیش لە جێوڕێی خۆیەتی بەڵام پێویستە ئەو مادە دەستوریانە چارەسەر بکەین و ئایندەیەکی گەشتێر بۆ هەموو گەلی کوردستان و خەڵکی عێراق و خەڵکی ناوچە جێناکۆکانیش دابین بکەین. بەڵێ سپاس بۆ بەڕێز هیوا عەبدوڵڵان دامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووک لەگەڵمان بووی سپاس بۆ بەڕێز شیرین یونس ئەندامی پەرلەمانی کوردستان لە ئەولێرەوە لەگەڵمان بووی سپاس بینەرانی خۆشەویست لە مەیدانی تەحریری بەغداوە پانۆرامامان پێشکەش کردن سبەی چاوتان لەسەر ڕووماڵێکی بەرفراوانی کەناڵی کورسات نیوز بێت دەربارەی دەستا و دەستکردنی دەسەڵات و دەست بەکاربوونی بەڕێز دکتۆر لەتیف ڕەشید سەرۆک کۆماری عێراقی فدراڵ بۆی لێرەوە پلان و بەرنامە هەیە بۆ چارەسەرکردنی سەرجەم کێشەکان پانۆرامەتان پێشکەش کرا ئێوەش هەموو لاکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان.